دژی دابەش نەکردنی نەوتی سپی بەشێک لە هاوڵاتیان لە بەردەم وێزگەی ئیسکان گرتبوونەوەی ناڕەزایان ئەنجامدا و نیگەرانن لە جۆری دابەشکردنی نەوت بەسەر هاوڵاتیاندا کە ئێستا بۆ هەر خێزانێک مانگانە 50 لیتر دابەش دەکرێت. کاریمانەوەی نەوتەکەمان بدەنێ بە ئاسانی تۆزەکرێتەوە ئێمە ژێرمان نەوتە ماقولە لە نەوت نییە ماقولە هەمووشی ختمە ئەی تۆ بێ دووبێنە بتەقیات چی بە هاوڵاتی بدەین چی بۆ خەڵکالی باوکمە هاتومە چمەتە بەردەم مەحاتەکە وتیان کارەبا بڕا بە فێڵ دوای ئێمە تەوزیعیان کردووە ئەمڕۆ ئاینە چواری شەو هاتمە تورەکە باوکمە نەوتیان نەداوە پێمان ئەخە معقولە چاوەکەم لە سێ ڕۆژە بە قوربان کاکە مۆرەکانم مۆرە بەیانی سەعات چواری بیانی چووە بۆ قەبستانەکە ناوی سەحایکی لێ ناوی ڕامیە ئەلێوە بەرەکەت مۆر بەنزیخانە بێ نادەمێ سەنۆ گەڕامە دواتمە وێرە لێرەژەوە حاڵە درۆ نەبێ ئەوە هەفتەیەک ئێمە ئەڕۆینتێنەوە لە جمعە بتاقەمان مۆر کردە ناوی چیە مدیرەکە وعدمان دێرێ کاکەەوە بتاقەی بۆر کردە بەیانی بێتەوە نەوتێ دەمێ تێنە نەفستا سەفس حەمامەوە ئەگەینە لای بۆزەکە نەگوتەکەتەوە بێرە کاکە نەما بڕۆندەوە گەڕندەوە ئەمە حال نێمە ئەمە هەفتەیەک ئێمە ئەڕۆینی تێرەوە ئیش و کارمان جێ هێشتا کەساباتمان جێ هێشتا بۆ حاڵن دەوتە دەم 50 لتر خۆی قابل خۆ 100 لتر نادەن 50 لتر بۆ حەڵەیدەن و پارەی خۆم بە حەق خۆماش نایدەن. لە شاری کەرکووک ڕۆژناڕۆژێک لە وێزگەکانی دابەشکردنی بەنزین نەوتی سپی بەسەر هاوڵاتیان دابەش دەکرێت بەڵام هاوڵاتیان نیگەرانن داوا دەکەن بەڕێوەبەرایەتی دابەشکردنی بەرهەمە نەوتیەکانی کەرکووک چارەسەری گرفتەکە بکەن. بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەرایەتی دابەشکردنی بەرهەمە نەوتیەکانی کەرکووکیش لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئاشکرای کرد ئەو کەسانەی لە بەردەم وێزگەی ئیسکان کۆبوونەتەوە هاوڵاتی نین بەڵکو ژمارەیەک خەڵکن پێیان دەوترێت ناقڵ ئێستا قەدەغە کراون بۆیە سوود لە دروستکردنی پشێوی دەبینن لە وێزگەکانی دابەشکردنی نەوت. بەخێراتنی هەموو لایەکەکەم لەبەر ئەو مۆزوعەکان بەیانیان ڕوویدا کۆمەڵی خەڵک ئەو ناقلەکانی لای بەنزیخانەی دەینیسان کۆبوونەوە ئەوانە گشتیان ناقلن مواطنین ئێمە ئەوانەمان مەنع کرد لەبەرەوەی بچنە مەحەطاتی حکومی هەموو مەحەطات حکومی مەنعیانمان کردووە لەبەرەوەی هەموو هاوڵاتیەک بتوانێت بە ئاسانی حەقی خۆی وەرگرێت ئەو ناقلانە هیچ قانونی نین نظامی نین لە لای ئێمە هەموو هاوڵاتیەک ئەتوانێت خۆی بڕوا حەقی خۆی وەرگرێت 50 لتر ئەدەین بە هەموو هاوڵاتیەک بەرامبەر بە بتاقەی ڕقم حەوت کەمێکە ئەو بڕە نەوتەی کە دیاری ئەکرێت لە شەریکەوە دیاریەکرێت لە بەغاوە بۆ هەموو عێراق دیاریەکرێت لەوێەوە ڕقەمی بتاقەکەش هەر لەوێ دیاریەکرێت وی خەڵکی بزانێت کە ئێمە دیاری ناکەین بەڵکو لە شەریکەوە بەعام دیاری ئەکرێت. وەزارەتی نەوتی عێراق بۆ کەرکووک ڕۆژانە 650,000 لتری نەوت دیاری کردووە بەڕێوەبەرایەتی مەنتوجاتی کەرکووکیش ئەم بڕانەوتە بەسەر کەرکووک حەویجە و دبس و دووز و سەرگەڕان و شوان و سەرجەم ناوچەکانی دیکەی کەرکووک دابەش دەکات هەر بۆیە بە زەحمەت بەشی دانیشتوانی شارەکە دەکات و کەرکووکیش داوای زیادکردنی پشکی نەوتی سپی دەکات تا بتوانن نەوت بە سەرجەم هاوڵاتیاندا دابەش بکەن. چیان وری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.